بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ئایندەی کورد و دۆخیێرم هەروە کێشەکانی نێوان هەرێم و بەغداش دەکەین لە مەسلەی فیدراڵیەت لە مەسلەی دەسەڵات و پارە و موچە و نەوت هەروە باسی درێژکردنەوەی تەمەنی تیمی نەتۆی یەکگرتووەکان بۆ یارمەتیدانی عێراقی و نامیش دەکەین کە تەمەنیان درێژ کراوەتەوە ئەوایە ڕەچاوی چی کراوە و پێشتر داواکاری لایەنە کوردیەکانە بۆ هیچ شتێک ڕەچاو کراوە ئایندەی کورد و دۆخی کوردیش چی بەسەدەی دۆخی کوردی سەر لە بەغدا چۆنە لە هەرێم چۆنە و دەبێت چی بکرێت ئەم پرسان لەگەڵ بەڕێز سەردار عەبدوڵڵاه کەوکو سیاسیەک میوانمانە قسەی لەسەر دەکەین. کاک سەردار بەخێربێن سوپاسیان بەدەبوونتان دەکەین. سپاس کاکەکی. سپاس دەکەین. ئەگەر سەرەتا لە پرسی کۆمەڵێک ڕووداوی بەدەم کۆمەڵێک ڕووداوی گرنگداین هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانە سەرژمێریە کە لە کۆتایی ئەم ساڵ بەڕێوەچێت لە عێراق هەڵبژاردنی داهاتووی بڵێن پەرلەمانی عێراق لە ساڵی داهاتوو لەو ڕۆژانە بڕیارێکیش دێت لەسەر درێژکردنەوەی تیمی یۆنامی ئەمە چۆنە دواتریش لەسەر موچە و نەوت و ئانەشە قسە دەکەین بڵێ. سەرچاو سپاس کاکەکەم ڕێز و حرمەت و سڵاوی بووم بۆ هەموو بینەرانی بەڕێز ئەم شەو ئێمە باسی ئەم مۆزوعانە هەوڵە دەین هەموو باسکەین ئەوەی کە فریاکەویت و لە ڕاستیش هەندێک وردەکاری و نهێنی و دانوستانەکانی پشتی پەردا لە نیویۆرک چۆن کراوە ئەو گرنگە خەڵک بیزانێ و لایەنە سیاسەکانیش بیزانن ئەو کاتیش تکاکەم ئەم شەو بە دقت خەڵک دقت لە قسەکانمان بدا پەیاممان هەیە و باسی ئەوەکەین ئەمە چۆن گەیشت بە بەم دۆخە و ڕۆشتنی وەنامی مەترسیدارە و ئەمە چۆن دەتوانین ڕێگری لەمە بکەین هەموو ئەمانە پێکەوە باسەکەین بۆیە پەیامی ئەوەمان هەیە گرنگە بە دقتەوە دقت لە قسەکانمان بدەن وەکو خۆی وەربگیرێ. لە ڕاستیە ئەتوانین ئەم بڕیارەی ئەنجومەنی ئاسایش کە بە ژمارەی 2732 ڕۆژی جومعی ڕابردوو بە جماع دەنگی لەسەر درا 15 دەوڵەتەکان دەنگیان لەسەردا. دەرچوونی ئەم بڕیارە و حیسیاتی و پێشەکیەکانی هەنگاوەکانی پێش ئەوە زۆر گرنگن بیزانین بۆ چونکە هەندێک حەدەس هەیە دەلالاتی گرنگیان هەیە دۆخێکی نەبینراوت پیشانەدا وە لێکەوتەی گەورە و گرنگیشیان لێکەوتەوە بە باش و بەخرام بەڵێ بۆیە ئەم قەرارە و پێشهاتەکانی و پێشەکیەکانی هەنگاوەکانی پێشتری زەمینە سازیەکانی هاوکات هەموومان لێکا باسی بڕیارەکە و یۆنامی بکەین و هەم باسی دۆخی ئێستای کورد و سەنگی ئێستای کورد لەناو پرۆسی سیاسی عێراق بکەین کە ئەتوانم بڵێم لەو 55 ساڵەی ڕابردوو قەت بەقەت ئێستا خراپ نەبووە. دۆخی کورد بەعموم لەناو هاوکێشەی سیاسی عێراقا ئێمە سەردەمانێک لە شاخ بووین توانێتی ئەنفال بکە بەڵام بەم وەزعی ئێستا لە هەوڵدان بۆ پراوێز خستن و تاگەڕەوی لە بڕیارە کە لە ناو پرۆسەکەی ئاوا مامەڵە نەکراوە مبالەغە ناکەم چونکە دۆخەکەم بینی بە چای خۆم بینی. باشە دەڵێی ناوماڵی هەرێمی کوردستانش قەت هێندە خراپ نەبوو. طبعاً ئەوە لێکەوتی ئەمەیە کە لە ناوماڵی کورد خۆمان خراپین وەزعی ناو خۆمان خراپە و ئەمە وای لێکردوون بە ئاسانی دەرەقەتمان بێن خۆمان وانە بین ئەو ناتوان ئەومان لەگەڵ بکەن سەبەبەکەی دوو سەبەب بە سەبەبێکیانەوەی خۆمان ناکۆکین سەبەبی ئەوەیە کە تێگەیشتنێکی هەڵەش هەیە لە تەعاملکردن لەگەڵ بەغای ئەو تێگەیشتنە بێ ڕاستکەینەوە ڕاستی نەکەینەوە نامەوێت بڵێم چی ممکنە ڕووبدا بەڵام زۆر خراپ چاوەڕێمانە زۆر لەوە خراپتر کە تەخەیولێکی ئەگەر چاکی نەکەین ئەتوانین چاکیکەین ئیمکانی هەیە بەڵێ ئیمکان هەیە ئەتوانین چاکیشکەین جا بۆەوەی بە منهەجێت بچینێ ناو باسەوە سری بەزەگەر ناسانێکی یۆنامیش ئیشی چییە لە عێراق خەڵکی بووە ئێستا تەمەنی درێژ کراوەتەوەی چی ڕوویدا دەمێ ئەوە عەرزکەم ئەم یۆنامی 2023 دوای ڕوخانی سەدام کە ئەنجومەنی ئاسایش مەجموعە بڕیارێکی دەرکرد سەبارەت بە مامەڵەکردن لەگەڵ عێراقا و سوڵتای ئیتیلافی دامەزراند ئەوەی کە برێمەر حاکمی بوو و ئەم سوڵتای ئیتیلافە وڵاتانی هاوپەیمان تێدا بوون لە زەمنی ئەو بڕیارانە یۆنامی دامەزرێنرا بۆ یۆنامی ڕۆڵی گرنگی هەبوو لە نووسینەوەی دەستور لە هەڵبژاردن لە چارەسەرکردنی کێشەکانی مفاوەزاتی بینی ئێمە و بەغا
لە مەسائلی ژن لە ئازادیەکان لە دعمی مالی و دعمی معنەوی و دعم پێشکەشکردنی خبرە ئەزمون بۆ میدیا ڕۆلی گەورەیان هەبووە لە زۆربەی بوارەکانە ڕۆلی گرنگیان هەبوو ئەمە بۆ معنایە نییە کەم و کورتیان نەبووە بۆ معنایە نییە من لە هەموو ڕۆڵەکە ڕازی من لە هەندێک لە نێردەکانیان زۆر پێم وابوو ڕۆلی خراپیان هەیە ئەولیاندا ڕۆی خراپشیان هەبێ بەڵام خودی نێردەکە گرنگە بمێنێتەوە لانی کەم بۆ کورد ئێمە نێردەی عێراق دوو نێردەکە لە عێراق یۆنامی چەند ئۆفیسێکی هەیە ئۆفیسێکیان لە بەغای هەموو عێراقا سا ئۆفیسێکیان لە مووسڵ هەیە لە هەندێک شوێنی تریانە بەڵام ئۆفیسەکەی ئێمە ئەوەی هەولێر نییە هی هەرێمی کوردستانە تایبەتە بە هەرێمی کوردستان وەکو نێردەیەک وایە لە دەوڵەتێکا بێت داگرنگەکە چی ئێمە بۆ نمونە بۆ ئێمە ئەمە لە ڕووی سیاسی و معنەوی لە جیهان کە ئەمە نێردەیەکە بۆ کوردستان ڕاستە بەشەکە لە نێردەی عێراق بەڵام ئەمە وەکو نێردەیەک نییە بۆ محافەزەیەک کە مشکلە هەیە وەکو مووسڵ ئەمە بۆ پێکهاتەیەکە بۆ قەوارەکەیە نێردەیە بۆ قەوارەکە و ئەم نێردەیە جگە لە مۆزوعی هەرێمی کوردستان ڕۆلی لە مەسائلی ناوچە کێشە لەسەرەکانیش هەبووە و ئەمە بۆ ئێمە لە ڕووی سیاسی و معنەوی و لە ڕووی نوعێک لە ئاعترافی زمنی دەولیە بە تەعاملکردن لەگەڵ تۆ ئەمە بەس چەترەکەی بمێنێ بۆ ئێمە کاریگەری و ڕۆڵێکی گەورەی سیاسی و معنەوی هەیە باش ئەو بڕیارەی کە دراوە لەو ڕۆژانی ڕابردوو اینجا ئەمە ساڵی پێش و ساڵی ڕابردوو نامەیەک نێردراوە بڕیارێک دەرچووە لە ئەنجومەنی ئاسایش بەپێی ئەو بڕیارە داوای کەمکردنەوەی عێراق داوای کەمکردنەوەی دەسەڵاتی یۆنامی و کۆتایی پێهێنانی هێناوە بە ئەنجومەنی ئاسایش ساڵی پار بڕیارێکی دەرکردووە لیژنەیەکی بۆ پێداچوونەوە هین کردەوە بە لیژنەی فۆڵکەر ناسراوە ئەم لیژنەیە زۆر گرنگە ئەم لیژنەیە هاتووە 250 کۆبوونەوەی لێرە کردووە لە عێراق و لە کوردستان کردووە مانگێک لێرە بووە ئەحزابی بینیوە حکوومەتی بینیوە مؤسساتی دەوڵەتی بینیوە سەرۆک عەشیرەتی بینیوە ڕێکخراوی مەدەنی بینیوە خەڵکی زۆر بینیوە راپۆرتێکی ئامادە کردووە ئەو راپۆرتێکی زۆر باشە بە نەوعێک باشە کە سوودانی لە نامەکەی خۆی ئەمە نامەکەی سوودانیە کە هەشتی مانگ نردوێتی ئێستا بۆت باسەکەم ئێستا عەرز دەکەم چۆنە لەم نامەیە کە سوودانی نردوێتی بەنەس ئەڵێ ئێوە لەگەڵ هەندێک ئەم راپۆرت ئەم لیژنەیە کە هاتووە لیژنەی فۆڵکەر بەداخەوە لەگەڵ هەندێک ئەطراف هینی کردووە غەیرە ڕەسمین و تەنها تعبیر لە ڕای شخصی خۆیانەکەن ئەو راپۆرتە نەدەبوو ئەوانە ببینێ و ئەوە هاوتاکەنەوە لەگەڵ حکوومەتی عێراق کە نوێنەری خەڵکی عێراق و گەلی عێراق ئەم هینە ئەم راپۆرتە کۆمەڵێک تەوسیاتی کردو زۆر گرنگن کە سوودانی ڕێک پێچەوانەی هەمووی ئیشی کردووە لە راپۆرتەکە یا بۆ نمونە ئەمە هەڵبەتە بڕیارێک تازەکەیە کە جومعە دەرچوو ئەمەش نامەکەی سوودانیە لەم راپۆرتەی کە عەرزم کردی لیژنەکەی فۆڵکەر داوای کردووە جارێ تا سیویەکی 12/2026 بمێنێتەوە سوودانی داوای کردووە تا کۆتایی 2025 بێنێتەوە ئەوان داوای 2 ساڵی تریان کردووە یعنی 2 ساڵ و چەند مانگێک سوودانی بە پێچەوان داوای ئەمەی کردووە فۆڵکەر مەجموعەیەک شتەڵێ ئەڵێ دڵنیاییدان بە هەموو عێراقیەکان ئەصحاب المەسلحە لە بەتایبەت ئەقەلیات و پێکهاتەکان و مجتەمەعی مەدەنی و ئەوانە کە ڕۆڵێکی سیاسی ئەو ڕۆڵە سیاسی ئێستا یۆنامی بەردەوامە بێ لە مشارەکەکردنی شەراکەتی بەشداریکردنی ئامینەی ئەگەر یۆنامی بمێنێ یان نەمێنێ لەو پێشیارانی کە کردوێتی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانیە بە شێوازێکی ئاشتیانە و بەردەوام پێداچوونەوەیەکی دەستوری ئیجراء مراجعە دەستوریە ئەمە معنای پێداچوونەوە بە دەستور نییە بە جێبەجێکردنی دەستورە مەخاڵێکی زۆر گرنگە بەشداریکردنی زامنکردنی بەردەوامی لە بوارەکانی مافی مرۆڤ ڕێککەوتنێک لە نێوان حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی کوردستان سەبارەت بە دابەشکردنی عادیلانەی داهاتەکانی نەوت ئەمانە هەمووی لە راپۆرتی فۆڵکەر هاتوو لە ضمنی ئەوانەیە فۆڵکەر باسی مەجموعەیەک هەڕەشاکە
بۆیە سوودانی لەو راپۆرتە زۆر سەغڵەت بوو. لەم هەڕەشانەی کە باسیەکە کە پێویستەکە یۆنامی بە پێی راپۆرتەکەی ئەوان وەکو عەرزم کردی 250 کۆبوونی لە عێراق کردووە، بە پێی ئەمە باسی هەڕەشەکانەکە ئەو هەڕەشانەی کە ئەبنە مایەی دروستکردنی مەترسی لەسەر ئاسایش و ئاشتی لە عێراقا بەچی نایانە بام هەڕەشانە مە زۆر گرنگە کاک حەکیم. یەکەم ئەڵێ هەشاشەت مؤسساتی دەوڵەت کە هەشاشە چییە؟ یعنی شەق و شەڕی ئەمە یەکێ لە هەڕەشەکانە مەترسیە جدیەکان باسیەکە. باسی بەترسی میلیشیاتەکە، فراوانی بڵاوبوونەوەی جیهات جەماعەتی چەکدار باسی میلیشیاکانەکە، و باسی ئەگەری دووبارە بەهێزبوونەوەی داعش یا پەیدابوونی هێزێکی توندڕەوی هاوشێوەی داعشەکە. بەتایبەتیش ئەمانە ئەبەسێتەوە بەو کاریگەری ئەقلیمیانەی بەهۆی جەنگی غەزەوە دروست بوون. یەکێک لەو شتانەی تەکید لێک زۆر گرنگە بینەری بەڕێز و سەرکردە و سیاسەکانی ئێمە و میدیاکاری ئێمە بزان ئەم راپۆرتە ئەم وردەکاریانە زۆر گرنگن و چۆن سوودانی بازی بەسەر هەموو ئەمانەیە داوە بۆ سەغڵت بۆ لی. یەکێک لەو شتانەی کە تەوسیەکە ینی ڕاستپاردەی هەیە کە جەخت بکرێتەوە سەر دەسەڵات بەخشین بە یۆنامی لە عێراقا لەسەر ئاستی نیشتیمانی عێراقی لە بەردەوامبوون بە چاودێری و بایەخپێدان و گرنگی پێدانی مافەکانی مرۆڤ و هەڵبژاردن. هەموو ئەمانە لە راپۆرتی فۆڵکەر هاتوو. ئەمە سوودانی سەغڵەت کردووە. سوودانی ئەڵێکی لە نامەکەیە ڕەخ ناگرێ، ئەڵێ نەدەبوو ئێوە ئەو نامەیە ئەو راپۆرتە هینکەن. ئەو راپۆرتە تعبیر لە ڕێی شخصی خەڵکەکە، من نوێنەری گەلی عێراقم، شعبی عێراق ناوە بە ئەم داواکە دەسەڵاتی یۆنامی هیچ بوارێکی سیاسیتیان نەمێنێ و تەنها مەلەفاتی ئیسلاحی اقتصادی کە لای هەموو معلومە ئیسلاحی اقتصادی لە عێراقا درۆیەکی گەورەیە. لەم ڕۆژانە شەریکە گەورەکانی غەرب دەرچوون لە نەوت شەریکاتی سینی دەتە جێگاکە. یەکێ لە ئەسبابەکانی شەریکاتی سینی بەرتیلی گەورە وەرەگرن و تەفاهمی باشتریان لەگەڵەکرێ بەشی خۆم و بەشی خۆت و ئەمەی تیاب بکەوێ. ئەمە لەگەڵ شەریکاتی غەربیا زەحمەتە، ناڵێم ناکرێ زەحمەتە بشکرێ ڕێژەکەی کەمترا. ئەمە مەلەفاتی اقتصادیە کە ئیسلاحەکە. یەکێکتر لە شتەکانی بایەختانە بە ژینگە و بە هەندێک بواری تر کە ئەمە یۆنامی پێویست نیە ئەسڵەن، هیچ پێویستی بۆ نیە ڕێکخراوی تایبەت بە ژینگە هەیە. ئەمە داوای ئەوە هیچ پەیوەندی بە هەڵبژاردنەوە نەبێ، هیچ پەیوەندی بە مافی مرۆڤەوە نەبێ، ڕەبتی بە هیچەوە نەبێ یۆنامی. لەو چەند مانگەش کە ئەمێنێتەوە لای سوودانی ئەوەیە کە ئەمە نەمێنێت. طبعاً ئەمە سوودانی یەکێ لە شەخراپەکانی کە دوای دێنێ سەر ئەوەیە کە من نازام لە ڕاستیە تا چەند وەزیرە کوردەکان ئاگایان لێتیان نە، بەڵام ئەوەی ئەیزانم ئەوە بە زانیاری ئارستانەکەم بەبێ ئاگاداری سەر و کۆمارەمەی نردوو سەر کۆمار ئاگەی لێ نەبووە. ناکرێ ئەمە ناکرێت چونکە دواتر دێنە سەر ئەم مەسئلەیە بۆ وەزعی کوردوای لێ هاتووە. ئەگەریش من بەهۆی تەمەنەوە زاکیرم تۆزێک خەلەلێکی تێکەوت بینم بخەیتەوە مەمنونتە بووم. جەنابەت گەنجتری الحەمدوللیلا. ئەمە تا ئێرەیە فۆڵکەر داوای چی کردووە؟ سوودانی داوای چی کردووە؟ ئەو شتانەی فۆڵکەر داوای کردووە کە ئێمە داواکەین و راپۆرتێکە بەپێی بڕیار ئەمە لیژنەیەکە بەپێی بڕیارێکی ئەنجومەنی ئاسایش دامەزراوە. سوودانی داوای کردووە هەموو ئەمانە پێشەکرێن. سەرباری ئەوەی ئەم راپۆرتەش هەبووە ئێمە ماتوانێت ئەم راپۆرتە بکەینە بنەمایەکی گرنگ بۆ ڕوبەڕووبوونەوەی سوودانی لە مۆزوعە بەداخەوە لە ئاستی پێویست وەکو پێویست نەمان کرد. دەبێت چی بکرێ بۆ ڕوبەڕووبوونەوەی سوودانی یاخود بڕیارەکەش ئەوەی کە درێژکردنەوە کە لەسەر چ بنەمایەک درا ئێستا ئاست دەکەم. ئێمە بۆی لەمە تێبگەین دەبێت بچینەوە ناو مفاوەزاتی ڕۆژەکانی ئەخیر لە نیویۆرک چۆن ڕوویداوە. بەتەم پێشەوەی بێمە سەرەوە مەسئلەیەکی زۆر گرنگە. ئێمە 12 مانگی ڕابردوو وتارێکمان بڵاو کردووە لەسەر ئەم مەسئلەیە و لە میدیاش قسەمان لەسەر کرد. خۆشبەختانە دواتریش دەنگ دروست بوو، وتار زۆر نووسرا و خەڵکی تریژ نووسیان و ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی ڕێکخراوی تایبەت بە هەڵبژاردن بەیانیان دەرکردووە. کاریگەری باشی هەبوو، هەمووی کاریگەری باشی هەبوو. ئێمە هەوڵماندا هەڵوێستێکی هاوبەشی
کوردستانی فۆرمە لە بکەین. ئەڵبەتە کارێکی ئاسان دەبوو، جەنابیش دەزانی و بینەرانی بەڕێژ دەزانن کە حیزبەکانی کوردستان بەداخەوە لە حاڵەتی متارەکە و قەتیع و دابڕانن لە یەکتر کۆ نابنەوە، لەسەر هیچ کۆ نابنەوە. لەبەرەوە کە دوای هەوڵێکی زۆر و قسەکردن لەگەڵیان ئێمە وەکو خۆم، یعنی وەکو شخصی خۆم پەیوەندیم لەگەڵ کردن و کە چۆن کۆبوونەوەیەک تەرتیب بکەین. لە دوای قسە و باز ڕێککەوتین کە من کە خاوەنی مبادرەکەم داوەتێکم بۆ کۆبوونەوەیەک داوەتەکەمان کرد کە داوامان کرد کۆبوونەوەکە ئەگەر بکرێت لە ئاستی مەکتەبی سیاسی بێ بۆ ئەوەی یعنی جیهانی شوونەتەوەی گرتوەکانش کە قسەمان لێوەرگێ ئاستی تەمسیلی لایەنە سیاسەکان پیشانێدا چییە. هەڵبەت ئێمە حەزمان نەکرد کۆبوونەوەیەکی فراوان بکەین و هەموو لایەک بەشدار بن تایە. هەم کاتەکە کەم بوو، هەمیش کێشەکەی ئەم پێنجە کۆ نابوونە بەیەکەوە. ئەوانی تر کێشیان نەبوو، ئەوانی تر برای مەسلحەتن، بەڵام ئەمانی تر بە بەردەوامی کێشیان هەبوو. لە دوایە ئێمە دووشەمەی ڕابردوو کۆبوونەوەیەکی باشمان کرد لێرە لە سلێمانی لە شوێنێکی لە دەرەوەی بارگای ئەحزاب بوو، شوێنێک بوو کە بێلایەن بوو، کەسیانیتیان نەبوو. لەسەر داوەتی ئێمە بوو و عەزمکردن کۆبوونێکی زۆر باش بوو لە ئاستی مەکتەبی سیاسی، پارتی و یەکێتی و گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەری ئامادە بوون وەکو عەرزم کردی لە ئاستی مەکتەبی سیاسی. کۆبوونێکی زۆر باش بە ڕوحێکی برایانەی زۆر باش باڵبستێکی باش دەرچوین. بڕیار درا کە یەک یاداشنامەیەک بە ئاراستەی نەتەوەیە گرتوەکان و دەوڵەتانی ئەندامی ئەنجومەنی ئاسایش بکرێ بە زمانی کوردی بێ. مناقەشەکرا عەرەبی کوردی لەسەر عەرەبی کوردی ڕێککەوتین. یاداشنامەی خۆمانە بۆ گرنگە، ئێستا باسیەکەم یاداشتە بۆ گرنگە. دوو یاداشنامەیەک ئاراستەی سەرۆک وەزیرانی عێراق کرێ و نوسخەشی هەڵبەتە نێردرا بۆ سەرۆک کۆمار. سێ دیسانەوە منیان ڕاستپارت کە لەگەڵ حیزبەکانی تریش لە پەیوەندیا بووم و وا دەبێت بدی بڵێمەوە من لە کۆنگرە ڕۆژنامەوانەکە کە تەکلیفیان کردم من لە جهتی هەموو لایەک قسە بکەم و زۆر 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 بەرز تەقدیر و نرخاندنم هەیە بۆ هەڵوێستی ئەو پێنج لایەنە و ئەو زاتانش کە لەوێ ئامادە بوون هی هەر پێنج لایەنەکە و سوپاسی ئەو متمانەی ئەوانەکەم و زۆر شانازی پێوەکەم کە ئینسان بتوانێت جێمتمانەی لایەنی ناکۆکی میلەتەکەی بێ و بتوانێت قسەیەکی خێر بکە. ئەوەم هەیە، ینی ئەوەم هەیە بە هەموو عەرشی دنیای ناگۆڕمەوە بە هیچ پۆست و عەرشێک و ئەوانەی ناگۆڕبوو. ئەلبەتە ڕاست پێدرام کە لەگەڵ ئەو لایەنانی تر قسە بکەین و ئەوان سوور بوون کە ئەمە بەبێ لایەنەکانی تری کوردستان دەکرێت و بە تەقدیر و احترامێکی زۆرەوە باسی لایەنەکانی تریان کرد. ئێمە لە پەیوەندیکردن لەگەڵیان لە ڕاستیە زۆربەی هەرە زۆری لایەنەکان هەڵوێستی زۆر باشیان هەبوو. هەژدە لایەنی کوردستانی، ئەوە نامەی هەژدە لایەنی کوردستانی و پێنج لایەنی تورکمانیە لە کوردستانە. برایانی مەسیحی قسەمان لەگەڵ کردن، ڕایان وا بوو کە ئەوان خۆیان بەجیا هەڵوێستێکی جیاوازیانە بێ و پێکەوە خۆیان بە هاوبەشی هەڵوێستێکیان باش. لە نەتیجەی ئەم نامەیە، ئەم یاداشنامەیە ئێمە خەڵکی لێ هاتوو شارەزا تەرجەمەیان کردە زمانی ئینگلیزی و ئەو یاداشنامەیەمان پێش بڕیارەکە بە چەند ڕۆژێک ناردمان بۆ ئیمێلی بەڕێز گۆتێرێش ئەمێنداری گشتی نەتەوەیە گرتوەکان و بۆ جێگرەکانی و بۆ وڵاتانی ئەندام لە ئەنجومەنی ئاسایش. هەڵبەتە نام بیاداشتی لەم جۆرە دەبێت ئاراستەی ئەمێنداری گشتی نەتەوەیە گرتوەکان بکرێت. من نەمەزانی میکانیزمەکەم نازانی، هەندێک خەڵک شارەزار لەو بوارە پرسوڕام لەگەڵکردن ئەوان ڕێنوێنیان کردم ئەوە بکرێت. نامەکە یاداشتەکە ئاراستەی جەنابی ئەنتۆنیۆ گۆتێرێش کرابوو. جوابی ئیمێلەکانیان دایەوە، ئەم ئیمێلەکەی ئەو خۆی شخصەکەی سکرتێری گشتی نەتەوەیە گرتوەکان وەڵامی ئیمێلەکەی ئێمەی دایە خۆشی و یەکێک لە جێگرەکانی و تەبعاً ئێمە بۆ ئەو جێگرەمان ناردبوو و لەگەڵ ئەوانە تەکیدی گەیشتنی نامەکە و ناردنیەکەن، ئەلبەتە ناردنی بۆ ئەندامانی ئەنجومەنی ئاسایش. و ئەو نامەیە ئەو یاداشتە ئەکید کاریگەریەکی هەبووە بەڵام دەکرا باشتر بێ. یعنی بۆ نمونە ئەگەر ئەمە بۆک ئێمە 12 مانگی 5 پێشنیارمان کردبوو و نەخشە ڕێگایەکمان خست بۆ ڕووکە سەرۆکی هەرێم بانگەشە بۆ کۆڤنێکە، سەرۆک کۆماری تیابێ، جێگرەکانی سەرۆکی هەرێمی تیابن، سەرۆکی حکوومەت و جێگرەکەی تیابێ، سەرۆکی فراکسیۆنە کوردستانەکانی تیابێت لە پەرلەمانی عێراق، وەزیرەکان بن، سەرۆکی حیزبەکان بن. ئەمە بەنەوعێکی تر بواە و نوێنەرایەتی کوردستان دەستگا ڕسمیەکان و سەرۆکی حیزبەکان بیان کردایە فەرقیە کرد لەوەی کە پیاکی فەقیری ماڵی خۆمم من ئەیکەم فەرق زۆرەکە کاکە. ئەمە ئەمان توانی کاریگەری بە تایبەتیش بەعرزم کردی راپۆرتەکەی فۆلکەر
زۆر لە بەرژەوەندی ئێمە باش ئێساوی جومعە کە ڕوویدا درێژکردنەوەی تەمەنی یۆنامی تا سیویەکی 12/2025 ئەو کاتە کۆتایی پێچی بۆ کورد تێدایانی یاخود باشە بڕیارەکە ئەوەی دووشت کە پێم وایە ئێمە لە نامەکە تەکیدمان کردوتەوە لە یادداشتنامەکەی حیزبە کوردستانەکان یەکەم مەسەلەی چاودێری هەڵبژاردنە باشە ئەوە پێشتر لە ناو بەرنامەکەیان نەبووە و سوودانی دژی بوو داخل کراوە و مەسئلەی مافی مرۆڤیشە ئەوەش داخل کراوە لە دقی بڕیارەکەی ئەنجومەنی ئاسایش کە ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە لەم ساڵدا بکەی چاودێری دەکات بەڵێ چاودێریەکە ئەو کار دەبێت بۆ چوونی هەڵبژاردن بەپێی داخوازیەکە و نامەکەی سوودانی ئەوەی تێدا نەبوو ینی ئەوە داخل کراوە ئەوە گرنگە باش بۆ شەفافەتی هەڵبژاردنەکە گرنگە و بۆ تعزیزی ئەوەی کە هەڵبژاردنێکی شەفاف و باش و ئەوانە بکرێت گرنگە ئەوە دوو خاڵ مەسئلەیەک هەیە کە زۆر گرنگە لێرە دەمێ عەرزیکەم بڕیارەکە باشە و بڕیارەکە ینی بەو جۆرە باش نییە کە ئێمەمانەوە ڕاستە هەندێک دوو خاڵی ئێمەی تیا ئیزافە کراوە بەڵام باسی سەرژمەری نەکراوەستا وەختێک باسی نهێنەکان بکەین لەم راپۆرتە ئەم راپۆرتێکی زۆر گرنگە ئەمە یەک دقە بۆرە سەرژمێری شەر دەبێت سەرژمێریان داخل نەکردووە ئێمە داوامان کردبوو داخلیان نەکردووە خۆی وا بڕێرە کۆتاییم ساڵ بەڕێوە بچێت قەرارە مانگی 11 بکرێ بڵێ بەزەکەەوە بێستارکەکانی ئەوی تێدایە چاودێری هەڵبژاردن و ئەوەی تێدایە مەسەڵی مافی لابراوە ئەوانە لابراوە سەر درێژکردنەوەی بڕیارەکەی ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتیوانە لابراوە ئەوانە لابراوە بەڵێ ئەوانە لابراوە ئەم راپۆرتێکی زۆر گرنگە من بۆ لایەنە کوردستانەکانم نردوو هەمویان باسی ئەوەشم بۆ کردوون کە زانیاری گرنگی تایە ئەم راپۆرتە هی ڕۆژی پێنجشەممە ڕۆژی پێش دەنگدانەکەیە ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتی باسی ڕۆژەکانی ئەخیری مفاوەزاتی بینی ئەو وڵاتان هاکا لەوێ ڕەشنووسی یەکەم کە ئەمریکایەکان تەقدیمیان کردو ئەم زانیاریانە زۆر گرنگە لایەنە کوردستانەکان ئەوانەی کە دقەتیان نەکردووە لی دقت بدەن و میدیا و حیزبە سیاسەکان و خەڵکی کوردستانی زۆر گرنگە ورد ئاگایان لەم مەسەلانە بێت من ئەمە ئەبەستمەوە بە بڕیاری 688 کە 30 ساڵ لەمەوە پێش دەرچووە ئەمە دقی بڕیاری 688 کە بەهۆی ئەمەوە ناوچەی دژەفرین و کوردستان پارێزرا و لە دوای کۆڕە و هەڵبژاردنمان کرد و حکوومەت و ئەم مؤسسات و ئەم قوارەیەمان دامەزران ئەو بڕیارە زۆر گرنگە و بڕیارێکی ئەنجومەنی ئاسایش ڕەبتی یەکەمەوە لەگەڵەمە چووکەمە پەیوەندیشکی زۆریان بەیەکەوەیە کە کاتمان نزیک بۆ پێم بڵێ چکۆوا بزانم بابەتەکانەوە زۆر فریا ناکەوێت ئەبەڕاستی فریا ناکەوێت بەداخەوە کاتەکەمان کەمە باسەکە زۆرە ئەمانم عەرز کردی باسی ئەوم کرد کە راپۆرتەکەی فۆڵکەر چیتیا بووە باشە دێمەوە سەر راپۆرتەکەی پێنجشەمە و تشتی گرنگی ئەم راپۆرتە ئێستا دێم باسی ئەوەکەم بڕیارەکە کە ئامادە کراوە ئەمریکا ئەلبەتە کە دوای ئەوەی کە سوودانی نامەکەی نردووە ناوەڕاستی مانگی ڕابردوو کۆبوونێکی ئەنجومەنی ئاسایش کرا ئاخر تەقدیمی پێشکەشکردنی ئاخر بڵێن راپۆرتی پلاسخارت پێشکەش کرا من هەموو هینەکەم سیر کرد هەموو جەلسەکەم سیر کرد لە تەلەڤیزیۆن سێرم نەکرد چونکە تەلەڤیزیۆن کەتی تێکەوێ و ئەی بڕن و هەواڵ دێ و شتی ترەکرێ بلە وێبسایتی ئەنجومەنی ئاسایش خۆیان سێرم کرد لەوێ تێگەیشتم دۆخەکە خراپە چونکە مەسەلەن گویانە دەوڵەت نوێنەری گویانە بە نوێنەرایەتی 5 دەوڵەت قسەی کرد هەڵوێستیان خراپ بوو هەڵوێستی ڕووسەکان خراپ بوو هەڵوێستی سینەکان خراپ بوو جەزائیرەکان هەڵوێستیان خراپ بوو مەسەلەن سۆڤینیا و هەڵوێستەکەی بەو جۆرە نەبوو کە پێشبینی مەکرد بۆ نمونە لەبەرەوە لێر ناشارمەوە لەو کۆبوونوێ زیاتر من ترسم لێ نیشت ئەو ڕەشنووسەی کە ئەمریکایەکان پێشکەشیان کردووە ئەخیر جار هەندێک شتی تیا بووە بە فشاری هەندێک وڵاتانی ئەندامی ئەنجومەنی ئاسایش ئەوانە لابراون ئەمە نهێنیەکانە کە لەو راپۆرتی هاتون و بە نسبەت خەڵکەوە نهێنیە و زۆر گرنگە خەڵکە مە بزانێ بۆیە پێ دەڵێم ئەمە ڕەبتی چیە لەگەڵ بڕیاری 688 کاک حەکیم لە نیویۆرک لە پشتی پەردە بڕیارە درێ ئەوەی سەر سەی جێبینی مفاوەزاتی پشتی پەردەیە ئێمە گەر نەزانین لە پشتی پەردە چی ڕۆدا
لە داهاتووشان ڕووەداتەوە و نازانین مامەڵی لەگەڵا بکەین یاریەکە لە پشتی پەردەوە بڕیاری لێدرێ ئەم بڕیارە ئەم ڕەشنووسە 3 تا 4 جار دەستکاری کراوە بۆ نمونە ئەوەی داوا کراوە لە ڕەشنووسەکەی ئەمریکایەکان باسی کشانەوەکە تا دیسانەوە تا کۆتایی 2026 دەستکاری کراوە ئەوەی باسێکە پێشکەشکردنی هاوکاری لە بواری هەڵبژاردن چارەسەرکردنی کێشە هەڵپەسێراوەکانی نێوان عێراق و کوێیت گەڕانەوەی ئاوارەکانە پەرەپێدانی و پاراستنی مافەکانی مرۆڤە وەکو عەرزم کردی هەڵبژاردنەکەی مافی مرۆڤ لە ناو یادداشتنامەکەی حیزبە کوردستانەکان هاتبوو شتی زۆریشی تیابوو بەڵام ئەو دوانە بڵێنجیان بووتەوە یەکێک لە شتە گرنگەکانیش ئەوەیە کە لە ناو ئەم هینە باسی هین کراوە تەخسیسکردنی پارە و هەندێک موارد بۆ جێبەجێکردنی پلانی نیشتیمانی عێراق خۆی سەبارەت بە بواری ژن و ئاشتی و ئاسایش و بەیانێکی هاوبەشی نێوان عێراق و نەتەوەیەگرتوەکان 2016 دەرچووە سەبارەت بە ڕێگرتن یان قەدەغەکردنی توندوتیژی سێکسی کە پەیوەندیان بە هینەوە هەیە ململانێ و جەنگ و شەڕەکانەوەیە کە توندوتێژی سێکسیەکرێ پەلاماری خەڵکە درێت لە جەنگ و تعدای سێکسیان لێکرێ بەیانێک هەیە لەوێ باسی ئەوە کرێ کە ئەمە ئیشی لەسەر بکرێ ئەمە پێشنیاری دەوڵەتی ماڵتا بووە نوێنەری ماڵتا بوو سلۆڤینیا پێشنیاری لە بواری ژینگەیە کردووە هەردوو ئەم پێشنیارە هەڵوەشێنراوەتەوە لە ژێر فشاری نوێنەری ڕووسیا لە کاتێکە کە زۆربەی ئەندامان لە ناو ئەنجومەنی ئاسایش ئەو ئەندامە هەمیشەیە و نەهەمیشەیەکانی ئێستا لەگەڵ ئەمە بوون زۆربیان بەڵام فشاری ڕووسەکان هەڵی وەشانتەوە گۆڕیوێتی بەوەی ئاماژە بە ڕۆڵەکانی و هەوڵەکانی حکوومەتی عێراقەدا لە تەعزیز لەم بوارانەیە یعنی ڕێک هەڵی گێڕاوەتەوە باشە سەبارەت بە هەرێم چی تێدایە بە کورتی دێمە سەر ئەوە بۆی ئەمانە باسەکەم بۆی بینەرانی بەڕێز بزانن چۆن ئەم یاریەدە چۆن نەکرێت یەکێ طبعاًەوەی دەستکاری کردووە دوایی ڕووسەکان دێن باسی خاڵێکی تر هەیە سەبارەت بە هین ئەوەی کە لە راپۆرتی فۆلکەر هاتووە کە باسی هینەکە چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکانەکە دیسانەوە ڕووسەکان ئەویان لابردۆ و دیسانەوە کردوانەتە نوعێک لە دەستخۆشی سەبارەت بە پەیوەندی نێوان هەرێم و عێراق و عەرزم کردی راپۆرتەکەی فۆلکەر باسی تەعزیزی ڕۆڵی یۆنامیەکە بەهێزکردنی ڕۆڵی یۆنامیەکە لە چارەسەرکردنی کێشەکانی بینی هەرێم و بەغا سەبارەت بە دابەشکردنی عادیلانەی داهاتەکانی نەوت چەند بەهێزە داخوازیەکە سینیەکان دەخالەتیان کردووە ئەمەیان گۆڕیوە یەکێ لە شتەکان کە لە راپۆرتەکەی هاتووە و سینەکان لە راپۆرتەکەی فۆلکەر هاتووە لە ڕەشنووسی ئەمریکایەکانە لەناو ئەم دەقی ئەم بڕیارە ڕەشنووسی یەکەم و دووەمی هاتووە باسی پاراستنی دامەزراوە کاراکان ئەلبەتە لێرە مەبەستی دامەزراوەکانی یۆنامی یوئێنە باشە و بەهێزکردنیان بۆ پاراستنی دیالۆگێکی منەظەم لە نێوان هەولێر و بەغا سینیەکان بەکاملی لەژێر فشاری سینیەکان ئەمەش لابراوە باش ئێستا چی تێدایە هیچی بۆ کورت تێدایە و درێژکردنەوەی ئێستا ڕۆڵی یونامی کە درێژ کراوەتەوە چی لێ خۆ دەگرێت چی لە خۆ ئەو جگە لەو بواری تەنمیە ئەوانەی کە هین باسی کردووە یۆنامی سوودانی لە نامەکەیە باسی کردووە ئەوەی دووشتەی کە داخڵیان کردووە بەردەوام بوونێ لە چاودێری مافی مرۆڤ و لە مەوزوعی هەڵبژاردن ئەویتر هیچیتیان نییە سەبارەت بە بڕیارەکە دەقی بڕیارەکە ئەمەیە باشە بە کورتی بێسپاس دەقی بڕیارەکەم پێ تەرجەمە ئینگلیزیەکە بڵێن ئینگلیزیەکە و تەرجەمە عەرەبیەکەشێتی ئەمە عەرەبیەکەیە باسی کێشەی بینی هەرێم و بەغا ناکە تقریبا دەستخۆشیەکە لەوەی کە کێشەکان حکوومەتی عێراق دەستخۆشی لێکەین و بەردەوام بێت لە چارەسەرکردنی کێشەکان و باسی هەرێم ناکە تەنها لەو شوێنە باسی هەرێمی کوردستانەکە باسی هەڵبژاردنەکە بەنەس ناوی هەڵبژاردنێکی باش
شەفاف و لە کاتی گونجاو سەبارەت بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق باشە بەس ئێستا پلاسخارد کۆتایی پێات بەڵێ هەڵسەنگان بۆ ئەو چی بوو کین جێگەی ئەو دەگرێتەوە پرسیارێکی زۆر گرنگە بزانە هەڵسەنگاندن بۆکو زانست کە بەداخەوە ئێمە زۆر مەفاهیممان شێواندووە یەکێک لەوانە ڕخنەیە ڕخنا هەڵسەنگاندنە باش و خراپ پلاسخارد باش و خراپی کردووە من نامێت کاتی بەرنامەکە بە پلاسخارتەوە بکوژین باشی کردو خراپیشی کردووە بەڵام زۆر گرنگە کێ دێتە جێگەی خراپی کردووە من خۆم نبینم خراپی کردوێ بەڵام هەندێک شتە بۆ وایە باشتر بیکە ئەیتوانی باشتر بیکە ئەجا با کاتی بەرنامەکە نەکوژین چونکە بەرهاسی پلاسخارد ڕۆڵی تەواو بوو نامێ باسی شتێککەین کە تێپەڕێ دەمێ باسی بکەین لە داهاتوە چێ باش ئێستا باسی کوردی شت کرد گرنگە عەرزەکەم زۆر گرنگە ئەوەی دێتە جێگەی پلاسخارد جێە ئەو مەسئلەیەکی من نازانم تا ئێستا من لانی کەم من نایزانم ئەگەر دیاریشکراوی من نەمزانیوە باشە بەتایبەتیش ئێستا ئیتر نوێنەری کۆریای جنوبی سەرۆکایەتی ئەنجومەنی ئاسایشەکە بۆ ماوەی مانگێ کۆریەکان ئەم لە کوردستانە حوزوریانەوە هەم دۆستیشن ڕەنگە بتوانین ئەوە بەنەوەیەکەین کەین بەڵام ئەزانی من بۆ ئەمە وتم ببەستینەوە بە بڕیاری 688 کە 33 ساڵ پێش سەدرشوو بۆ پاراستنی کورد ئەمە دەقی بڕیاری 688 یەکێکە لە کورتترین بڕیارەکانی مێژووی ئەنجومەنی ئاسایش لەو بڕیارە لە کۆی 15 دەوڵەت دەنگیان بە بەڵێ داوە ئەوانەی دەنگیان بەنەخێر داوە دوو دەوڵەت ممتەنع بوون سینیەکان ممتەنع بوون دەنگیان نەداوەتێ دژیش دەنگیان نەداوە ڤیتۆیان نەکردووە هندیش ممتەنع بووە سێ دەوڵەت دژ بوون یەمەن زیمبابوی کوبا بۆ ئەوە ئەکێشم بەڕانە کاڵێم کوبا چونکە کوبا ئێمە زۆر معجەبی کاسترۆ و کوبا و دۆستی سەمیمی هین بوو بۆی بکرای هەموو بەیانێک بە تیارە هات لەگەڵ لە تکریر لەگەڵ سەدامانیانە خۆر لێرە عجابمان پێ هەبوو بە نەزانی کوبا دژیان بڕیارە دەنگی داوە بۆ ئەمە گرنگە باسیکەین دوسێ شتێ زۆر گرنگە پێمانەڵێ سین ئەو وەختە دژی ئەم بڕیارە بووە بۆ دژ بووە تەفاسیلی زۆرە زۆرە بەڵام بەست خێرایی دووشتڵێ یەک هندێکان و سینەکان خۆیان کێشەی ئەقلیاتیان هەیە ئەم ماترسیان هەیە دوو ئەم بڕیارەیەکێ لە بڕیارە هەرە یەکێ لە هەرە بڕیارە گرنگەکان بوو چونکە ئەمە مافی دەخالەت بۆ پاراستنی مافەکانی مرۆڤ بوون ئەوانەی کە لە ژێر مەترسی جێنۆسایدن مافیدا بە دەخالەتکردن ئەم دەخالەتکردن ئەوان دەیەترسن چەمکی دەخالەتکردن بۆ پاراستنی مرۆڤ بۆ ئەسبابی ئینسانی لەوەوە کە جاران ماف بوو کە جیهان وڵاتانی جیهان مافی ئەویان هەیە دەخالەتکەن لە شوێنێکا کە مەترسی جێنۆساید دەبێت بەڵام ئەم چەوکە دوایی گۆڕابوو بەچی بوو بە ئەرک بوو بە واجبی دەخالەتکردن و ئەمە دەسەواژانە زۆر گرنگن کاک حەکیم هەرێکێک لەم بابەتانە حەڵقەیەکەوە بەڵام دڵم بۆ خۆشەکە خەڵکی کوردستان وشیارن لەمە تێگەن ئەمە بۆ گرنگە کاک حەکیم ئێمە تێبگەین ئەم دەوڵەتانە بۆ ئەوە بە بەردەوام وان لەکوێ ئەتوانین ئێمە ئەمە بگۆڕین و بیانکەین بە دۆست ئەمە تەحەدایەکی گرنگە دوو ئەم بڕیارە ئێستا ئەم بڕیارەی تازەکە ئێمە ئەتوانین چی بەرامبەر ئەمە بکەین توان چی بکەین ئەمە پرسیارێکی زۆر جەوهەریە ئێستا باسی ئەم خراپەکانمان کرد ئەی ئەتوانین چی بکەین توانین ڕایگرین ئەتوانین ئێستا ئەمە ئیتر کە دوو پێش یەکی 2026 ئەمە کۆتایی هاتووە ئەمانەی ترە گوێزنەوە ڕۆنەوە مەقڕ یۆنامی لە کوردستان و عێراق نامێنێ ئێمە توانین ئەمە ڕاگرین و هەڵی وەشێنینەوە بەڵێ ئەتوانین بەچی ئێستا ئەس دەکەم بە قورتی بێت چکە کاتیشمان زۆر کەم ماوە کاتەکەمان ڕۆی بەڵێ داخەوفرێ زۆر بێ شتەکان دەکەوتین بۆ باسی ئەماکەم باش ئەم بڕیاری 688 کە دەرچوو باشە تا دە 12 ساڵ 15 ساڵیش دوای ئەوە بەشێک لە قانونیەکانی کورد مناقەشەی بیزەنتەیان بوو لەسەر ئەم بڕیارە ملزمە یان ملزم نییە تورە کاکە جێبەجێ کراوە تو تازە پێم بڵێ ملزمە یان ملزم نییە لەناو ئەم بڕیارە بە هیچ جۆرێک باسی ناوچەی دژەفرینیتیان نییە بە هیچ جۆرێک ناوچەی دژەفرینیان بۆ دامەزران بەو جۆرە جێبەجێیان کرد بۆ ئەم بڕیارە ملزم نییە برا پێتەوت ئەوت ئەمە چونکە لە ئەحکامی لەژێر ئەحکامی فەصلی حەوت دەرلەچوو لە فەصلی یەک ملزم نییە باش ئیلزام کرا و جێبەجێ کرا و کێشەشی نەما ئەم بڕیارە جاری یەکەم بڕیارە تازەکە ئەمە ئەستنا دەکاتە سەر پشتە بەستێت ئاماژە بە 25 بڕیاری پێش خۆیدا کە ئەنجومەنی ئاسایش سەبارەت بە عێراق و سەبارەت بەم مەسەلەیە دەری کردووە، تاکیدیش لە دوو بڕیارەکاتەوە یەکێکیان باسی کۆیتە.
ئێمە بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەمە بینەوە ئەتوانین بگەڕێنەوە بۆ ئەو 25 بڕیارە لە سەرەتایە درزی تیا بدۆزینەوە بۆ یاری کردن بەڵام ئەمە درزی قانونیە دۆزیتەوە پێشتر ئەبێت لۆبی سیاسی بکەی لۆبیە سیاسێکە ئێمە چۆن ئەم بڕیارە ملزم نەبوو جێبەجێکرا باشە ئاحتیما دەکاتە سەرەوەی ئێمە چۆن ئەماکەین باش ڕۆژی جومعە یۆنامی بڕیاری داوە 2 ڕۆژ دوای ئەوە لە ناسریە خەڵک خۆپشاندانی کردووە داوای ئەوە کە هینی هەیە بە گرێبەست کارەکە داواکە تەسبیت کرێ سەرکوت کراون ڕسمێکم بینی یعنی یەکێک لە خۆپشاندەران بە فیشەکە نازان بەچی ئالێرەی دراوە ئیتر هیوادارم نەمرد بێ وەکو ئەگەر نەژمرد بێ چاوی تەقیوە چاوی دراوە وە خەڵکێکی زۆریان ئەمڕۆ عەزێت داوە لە ناسریە یۆنامی لەیرەیە ئاوای لێکرێ ئەم دۆخە بەردەوامە بێ ئەم دۆخی پێشێرکردنی مافی مرۆڤ بە خەتەرتر بەردەوامە بێ دوو بە بەردەوامی مەترسەکانی تر هەن ئێمە ئێستا تا ئێستا پلانمان نەبووە پلانێکی نیشتیمانیمان نەبووە باشە بە کورتی ئێستا دۆخی کورد لە هەموو کاتێک خراپە بەچی دێمە سەر ئێمە پێویستەکە ئاخر دێر لەسەر ئەماڵێم ئێمە پێویستەکە ئێستا پێکەوە کۆ ببینەوە هەمومان جارێکی تر ئەمجارە هەمومان کۆ ببینەوە پلانێکی نیشتیمانیمان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەمە هەبێ لە کاتێکا کە جگەل لە بەشێکی زۆری سونەکان خەڵکێکی زۆری شیعەش دژی ئەم داوایی سوودانی و دژی ئەم بڕیارەیە ئێمە ئەتوانین ئیشی چیا بکەین سەرۆک کۆمار ئەیتوانی ئەم بڕیارە مەناکا نەیکرد دەسەڵاتی هەیە باشە قدرەت و دەسەڵاتی ئەوەی هەبوو بیکە بەتایبەتیش ئەو ئاگای لێ نەبوو نامەکە نێردراوە دێمەوە سەر ئەوەی کە وەزعی کورد ئەوەندە خراپ نەبوو کاک حەکیم پرۆسی سیاسی لە عێراقا دوای ڕوخانی سەدام کە دامەزراوە لەسەر ئەساسی وە لە دەستوریشە لەسەر بنەماکانی تەوافق و شەراکەت و تەوازن دانراون لەبەرەوە ئێمە نابێت لە وڵاتێکە کە پێکهاتەی جیاجیایەتایە ئەمە لە کەنەدا و بەلجیکا و لە وڵاتانە مەترسی هەیە پێشێلی مافی پێکهاتەکان بکرێ چۆن لە وڵاتێکی وەکو عێراقا مەترسی ئەوە نییە ئەمە دوای چۆن چارەسەرکرا لە دەستورا بۆ خولی یەکەم لە 2006 بۆ 2010 مەجلیسێکی سەرۆکایەتی هەبوو سەرۆک کۆمار و هەردوو جێگرەکەی ڤیتۆیان هەبوو ئەگەر بیرت بە جەناب و بینەرانی بەڕێز 2008 شیعە و سونەیەکیان گرتەوە بڕیارێکی زۆر خراپیان قانونێکی زۆر خراپیان لە دژی کەرکووک دەرکرد بە تەحالفی 22 تەمموز ناسێنرا ئەو وەختە ئەو وەختە لەبەرەوەی ڕەحمەتی جەنابی مام جەلال وەکو سەرۆک کۆمار خۆی و جێگرەکانی مافی ڤیتۆی هەبوو ئەو قانونەی ڤیتۆ کرد گەڕاندیەوە تێنەپەڕی ئەو ڤیتۆیە هی یەک خۆل بوو لە 2002 ئێمە ئەو ڤیتۆیەمان نەما بەدیلی ئەمە چێ لەناو دەستورە کە دەبوو خولی یەکەم پێش خولی دووەم کە ئەم ڤیتۆیە هەبوو دەبوو ئەنجومەنی فدرالی کە مەجلیسی ئیتیحادە دا بمەزرێ کە هاوشێوەی ئەنجومەنی پیرانی ئەمریکایە لەویا میکانیزمێک هەبێ بڕیارەکانی حکوومەت یاساکانی پەرلەمان کە دەرەچن دەبێ بچێتە ئەوێ لەوێش ئۆکەی بێنێ و لەوێ تۆ وەکو پەرلەمان و حکوومەت دێت تۆ کەمی نەبیت و بە زۆرینە هەموو بڕیارێک دەرکا و پێت بڵێ ئەمە دیموکراسی و دەنگدانە لەویا ویلایەتەکانی ئەمریکا گەورەترین ویلایەت 50 نوێنەری هەبێت لە ئەنجومەنی نوێنەران 2 نوێنەری هەیە لە ئەنجومەنی پیرانە ئەگەر یەکێکیش یەک پەرلەمانتاری هەبێت لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا 2 نوێنەری هەیە لە ئەنجومەنی پیرانە و ئەمە مافی ڤیتۆیەداتێک کە غەدر لە پێکهاتە و لە ئەقلیات نەکری ئێمە تا ئەم لەحزەیە خولی پێنجەم بەشی زۆری تەواو بووە ئەنجومەنی فدرالی دانامەزراوە دەبێت دابمەزرێ باش دانامەزرێ کاک حەکیم باشە دانامەزری بەس بە کورتی ئێستا کێشەی نەوتمان هەیە موچە عەرز دەکەم ئەمە چی بەسەردێ چاوەڕێ دەکەن موچە لەبەر لەبەر هەموو ئەو کێشانە هیچی چارەسەر ناکرێ ئەگەریش چارەسەر بکرێت لە بەرژەوەندی توە چارەسەر ناکرێت چووکە بەڵانس هێز لە هاوکێشەکەیان لە بەرژەوەندی تۆنی ئێمە ئەم مشکلەیەمان چۆن چارەسەر کرد لە بەغا ڤیتۆی سەرۆک کۆمارمان نەما ئەنجومەنی فدرالیشمانیە چۆنمان چارەسەر کرد نە ئاهاتین بڵێن لێگەڕێن لە ناو بۆ نمونە لە لیژنەی داراییە کاکە خۆ کابرا داماوە چی بکات لە ناو لیژنەیە دوو کەس یاسێ کەسە زۆری نەیەکەیە بەدەنگدان لێباتەوە ئێمە هاتین میکانیزمێکی ترمان دۆزیەوە ئەم میکانیزمە سێ کەسە بوون یەکێک نوێنەرایەتی سەرۆکی کوتلەی شیعەکان سەرۆکی کوتلەی سونەکان و سەرۆکی کوتلەی کوردی پێکەوە لەسەر مەسئلە خلافەکان بەجێ کاک حەکیم داوا لە برادران کە دوسێ دقەی ترمان زۆر ضرورە ئەمە زۆر گرنگە بەڵێ لە کۆبوونەوەی داخراوی نوێنەرایەتی سێپێک هاتەکە بڕیارمان لەمانەدا لێنە ئەگەڕاین بۆ
بۆ زۆری نەوکەمینی ناو لیژنە و ناو پەرلەمان ناو جەلسەی پەرلەمان لەوێ چارەسەرمانە کرد ئەم میکانیزمە لە دوای خولی دووەمەوە نەماوە ئێمە تەنها یەک دەستکاری ئەم میکانیزمەمان کرد کە ئێمە مەبەستم شخصی من و ئەو وەختەی کە سەرۆکی فراکسیۆنی گۆڕان بوو ئەو وەختەی من بووم بە سەرۆکی فراکسیۆنی گۆڕان ئەم سێ کە شیعەیەک و سونەیەک و کورد بوو گۆڕیمان توانیمان بکەینە شیعەیەک و سونەیەک و دوو کورد بووین بەرامبەر شیعەیەک و دوو کورد و دوو عەرەب بووین لە عێراق دوای ئێمە ئەم میکانیزمە نەماوە کە ئەم میکانیزمە نامێنێ ئەو بە زۆری نەوکەمینە هەموو بڕیادێک بەسەر توایە تێپەڕێنێ ئەنجومەنی فیدرالی شت نییە ڤیتۆشت نییە ڤیتۆیەکەی تێش ئەپەڕێ تۆ ناچاری ملکەچی بی ئێمە نابێت تەسلیمی ئەو دۆخەبین ئەو لادانە ترسناکەی دروست بووە لەم بنەمایانەی دەستوری و لەم بنەمایانەی تەعامل کە تەوافق ئەپارێزێ و مافەکان ئێمە پارێزێ ئێمە دەبێت پلانێکی نیشتیمانیشمان هەبێ هاوکات چۆن وتم بۆ ڕوبەڕووبوونەوەی مۆزوعی یۆنامی پلانێکی نیشتیمانی پلانێکی نیشتیمانی تۆکمەمانەوێ بۆ ڕاستکردنەوەی ئەم مەسارە ئێمە ئەگەر ئاوا بەردەوام بین بەو جۆرەی تەسلیمی منطقی زۆری نەوکەمینە ببین لە داهاتوویەکی نزیکە مەترسی ئەوەندە زۆر گەورە چاوەڕوانە کە ناوێرم بێڵێ ناوێری بێڵێ ناوێرم بێ بەڵێ سوپاس دەکەین کاک سەردار عەبدوڵڵا مادومان کردی سوپاسی جەناب بدەکەم سوپاس دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ